دیارام بڕیارە وەک ئاماژەمان پێکرد خوێندنی تورکمانی و سریانیش دەگرێتەوە. گفتوگۆ دەکەم لەگەڵ بەڕێز سەباح ساڵح ئەحمەد پەنا بەڕێوەبەری گشتی فێرکردنی تورکمان لە وەزارەتی پەروەردە لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. مامۆستا سەباح زۆر بەخێر بێی. سەرەتا مەوێ بزانم کە لە بڕیارەکە چەند مامۆستای وانەبێژ لە خوێندنی تورکمانی سوودمەند دەبن. پێشەکی سوپاس بۆم دەرفەتە طبعی دەستخۆشی لە جەنابی سەرۆکی حکوومەت دەکەین بەو بڕیارەی کە لەم دوو ڕۆژە درا و پەیوەندی بە مامۆستایانیش کراوە. طبعی یەک ئێمە بە خوێندنی تورکمانی نزیکەی 50 تا 55 مامۆستای وانەبێژمان هەیە. طبعی بەم بەجێرە ئەم بڕیارە هەمویان دەست بەکار دەم وەکو مامۆستای گرێبەست لە قوتابخانە تورکمانیەکانی سەر بە شاری هەولێر و شاری کفری لە سلێمانی. خۆتان چەند قوتابخانەتان هەیە، چەند قوتابیتان هەیە؟ کۆی گشتی قوتابخانە تورکمانیەکان خۆی لە 19 قوتابخانە دەگرێتەوە، 15یان لە هەولێر، 3یان لە کفری، قوتابخانەیشمان لە ناو سنتەری شاری سلێمانیدا هەیە. چەند قوتابیتان هەیە؟ نزیکەی کۆی گشتی قوتابیانمان 2804 قوتابی دەست. ژمارەیەکی زۆرە مامۆستاکەواتە دەمەوێت بزانم کە گرنگی ئەم بڕیارەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەگرێبەستکردنی مامۆستایانی وانەبێژ بە تایبەت بۆ ئێوە چی بوو؟ خۆی بە تایبەتی پێشەکی دەمێ ئاماژە بۆی بکەم کەوا دەستخۆشی لە جەنابی سەرۆکی حکوومەت بکەم لەوەم بڕیارە. خۆی لە خۆیدا گرنجێکی ئەو تۆی هەبوو لەسەر کۆی پرۆسی خوێندن لە هەرێمی کوردستان بە خوێندنی کوردی و بە تورکمانی و بە سریانیەوە. بە تایبەتی هەرچەندە کێشەی زۆری پەروەردەکانی پارێزگاکان چارەسەر دەکات، سەرڕایوەیەک بە تایبەتی خوێندنی تورکمانی و سریانی کە لە قوتابخانەکانمان مامۆستای پسپۆڕی زمانی تورکیوان زۆر بە دەگمەمە دەست دەکەی. بەم جۆری ئەم بڕیارە ئەو مامۆستایانی کەوا وانەبێژ بوون ئەوانە بە جۆری ئەم بڕیارە هەموو کێشەی مامۆستایانمان لە قوتابخانەکانمان چارەسەر دەکەن. باشە، پێش بەگرێبەستکردنی مامۆستایانی وانەبێژەوە ساڵانی ڕابردوو چ کێشەیەکتان هەبوو؟ کێشەی نەبوونی میلاکتان هەبوو؟ کێشەی نەبوونی مامۆستایانی میلاکمان هەبوو لە جۆری پسپۆڕیەکاندا کە لە بە زمانی تورکمانی بابەتەکان بڵێتەوە، ئەلەوەی کێشەمان هەبوو. بەڵام خۆشبەختانە لەگەڵ ئەو هەموو پێشکەوتنی کە وەزارەتی پەروەردە بە خۆی خوددا سەرڕای ئەوەی کەوا دکتۆر ئالان وەزیری پەروەردە بایەخێکی تایبەت بەم بوارەداوە توانیمان هەندا ئەو پسپۆرانە بەوانە بێژی لە لای خۆمان دەست بکەم بە وانەوتنەوە. ئێستا خۆشبەختانەش بنە گرێبەستی حکوومەتی هەرێمی کوردستان. زۆر باشە، کەواتە بۆ ئەم ساڵی پرۆسەی نوێی خوێندن هیچ کێشەیەکتان نابێتەوە؟ خۆی وەزارەتی پەروەردە یعنی هەر قوتابخانە لەگەڵ دەرگایکردنەوەی مامۆستایان و بەڕێوەبەران گشتی بەرەنگاری کێشەی زۆر دەبنەوە. یەک لەو کێشانە دابینکردنی مامۆستایە خۆشبەختانەوە بەر لەوەی دەرگای قوتابخانەکان بنێتەوە و کێشانە لە قوتابخانەکانمان چارەسەر دەبێت. باشە، ئێوە وەکو بەشی فێرکردنی تورکمانی چ کێشێکی دیکەتان هەیە لە ناو پرۆسەی خوێندن؟ کێشەی ساڵانی لە پرۆگرامەکان کێشەمان دەبوو لە چۆنێتی وەرجێڕانی کتێبە کوردیەکان بۆ قوتابخانە بە کتێبە تورکمانیەکان کە لە قوتابخانەکانمان دەخوێندرێت. خۆشبەختانە ئەو دوو ساڵانەش ئەو دوو ساڵە هەموو بەدوادەهات چونمان کردەوە و لە پرۆگرامەکانی خوێندنی تورکمانی بە شێوەیەکی تۆکمە ئەو کتێبەکانمان هەموو ئامادەکردو بۆ ئەم ساڵی خوێندن. وانزیکەی 7 کتێبیشمان طبع دەکرێت بە چاپ دەکرێت بە شێوەیەکی مۆدرێنانە بەو نزیکانە دەگاتە دەست قوتابیانیش. باشە، و گوتت کە 3 قوتابخانەتان لە سنووری کفری هەبوو، قوتابخانەیەکیش لە سلێمانی. خۆتان دەزانن ساڵی ڕابردوو مامۆستایانی وانەبێژ و بەشێک لە مامۆستایان بایکۆتی پرۆسەی خوێندنیان کردبوو. ئەمە چ کاریگەریەکی لەسەر ئاستی زانستی قوتابیانی ئێوە دانابوو لەناو قوتابخانەکان؟ دەمێ ئاماژە بۆش بکەم کەوا لە قوتابخانەکانی شاری کفری کە تورکمانەکان لەوێ وجودیان هەیە 3 قوتابخانەمان هەیە، ئامادەیەک و بنەڕەتێک و باخچەی ساوایان. 11 مامۆستای وانەبێژمان لە شاری کفریە. ئەوانە هەم دەبنە گرێبەست و دەست بە وانەگوتنەوەیان دەکەن. ئەم کێشانێکەوە بەرەنگاری وەزارەتی پەروەردە بەهۆی بایکۆتکردن چارەسەر کرا و هەروەها پۆلی 12 دانەبڕان لە قوتابخانە بە تایبەتی قوتابخانە تورکمانیەکە لە شاری کفری و پۆلی نۆ هەندێک پۆلەکان کەش هەفتانە ڕۆژێک 2 ڕۆژ 3 ڕۆژ داوامیان دەکرد مامۆستایان بارچی خۆیان
هەستان بە تایبەتی و مامۆستاوانە بێژانە. ئەو مامۆستاوانە بێژانە ساڵانی ڕابردوو خۆتان دەزانن بە بڕەپارەیەکی زۆر کەم کاریان دەکرد. ئەم ساڵ کراون بە گرێبەست ئەمە تا چەند کاریگەری دەبێت لەسەر ئاستی وانە پێشکەشکردنی ئەوانیش بە قوتابیان. هەڵبەتە بڕیارەکە دڵخۆشکەرانە بوو ومێد بەخشیشە بۆ ئەم مامۆستایانە لە بۆ دوا ڕۆژێکی نزیکداکەوە زیاتر بایەخ بە پسپۆڕەتی خۆی بدات و خۆی پێش بکەوێتن بلە بابەتی پسپۆرەکەی خۆی لە قوتابخانەکاندا حتمما بە شێوەیەکی زۆر باشتر ڕنگ دەداتەوە لەناو قوتابخانەکە. هەر بە ئێوەشدا دیارەکە زۆر خۆشحاڵن بە بڕیارەکە زۆر بەخێربێت دڵخۆشی دەستان خۆش بە بەڕێز سەباح ساڵح ئەحمەد پەنا بەڕێوەبەری گشتی فێرکردنی تورکمان لە وەزارەتی پەروەردە خێربێت.